لە پێناو خزمەتکردن بە کەسوکاری شەهیدان و نەوەکانیان وەک ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هورشێخ زەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حزور دایک و کەسوکار و نەوەی شەهیدان وەک یەکەم هەنگاوی کارکردن دوای کۆنگرەی چوارەم بەردی بناغی خوێندنگایەکی بنەڕەتی لە گەڕەکی شەهیدانی شۆڕشی نوێ لە هەولێردانا. لە مەراسیمی دانانی بەردی بناغی خوێندنگاکەش لە هورشێخ زەنگی هاوسەرۆکی یەکێتی ڕایگەیاند ئێمە بەوەفا دەبین بەرامبەر بە کەسوکاری شەهیدان و خوێن و خەباتی ئەوان و ڕۆڵەکانیان بوونە هەوێنی ئازادی و سەروەریەکی گەورەشن بۆ نیشتیمانەکەمان و یەکێتیەکەمان. هەر ئەمڕۆ کردنەوەی ئەم قوتابخانەیە کە شتێکی زۆر بچووکە لە چاو خزمەتێکی دەبا ئێمە بمان کرد بۆ ئەم هەموو ماڵە شەهیدەی کە لێرەن و وەکو باسم کرد بە خوێنی ڕۆڵەکانی ئەوانم هەولێرە ئازاد کرا خزمەتێکی زۆر کەمە بەڵام دەستپێکێکە و بەشێکە لەو بەڵێنانەی کە بە خۆمان داوە و بە ئێوەی دەدەین کە ئەو خەڵکە دڵسۆزەی کە لە پشتی یەکێتی وەستاوە ئەو خەڵکە دڵسۆزەی کە خوێنی بەخشیوە بۆ یەکێتی لەوانەوە دەست پێ بکەین. هەر دوێنێ بەڵێنماندا هەر لێرە لەم گەڕەکە بنکەیەکی تەندروستی گەورە بکەینەوە لە دوای تەوابوونی ئەم قوتابخانەیە و پارەکەشی بۆ تەرخانکراوە بۆی کە سوکاری شەهیدان پێشمەرگە دێرینەکان هەڵتەک پێویستیان بەوە نەبێ بێن بۆ سلێمانی هەر کاتێک نەخۆشێکیان هەیە پێویستی بە چارەسەرە. ئەمە بەشێک دەبێت لە بیدایەتی خزمەتگوزاریەکانمان و ئەو بەڵێنانەی کە داومانە بە کەسوکاری شەهید. ئێستا لێرە من بەڵێن دەدەم کە یەکێتی نوێ بڕیاری داوە کە شێوازی سیاسەتکردنی لە هەرێمی کوردستان بگۆڕدرێ بەو شێوازە تەقلیدیە نەبێت کە لە چەند ساڵی ڕابردوو کردومانە. چەقی ململانەی سیاسیمان بێنەوە شاری هەولێر لە کاتێکا حکومەت لێرەیە، لە کاتێکا پەرلەمان لێرەیە، لە کاتێکا نوێنەرانی هەموو وڵاتەکان لێرەن، چەقی ململانەی سیاسی دەبێت لە شاری هەولێر بێ. ململانەی سیاسی دەبێت لە دهۆک و لە زاخۆ بێ، ناکرێکی ترێمە لە سلێمانی دانیشین و چاوەڕوانی ئەوە بکەین کادیرەکانمان کەسوکاری شەهیدەکانمان شەڕە سیاسیەکەمان بۆ بکەن. نەخێ من لێرە و بەڵێنتان پێدەدەم کە ئێمە بڕیارمان داوە بگەڕێینەوە بەهێزەوە بگەڕێینەوە بە پشتیوانی ئێوە و خەڵکی هەولێر بگەڕێینەوە هەولێر و ململانەی سیاسی خۆمان مەدەنی خۆمان لێرە لە شاری هەولێر بکەین و ئامادەش نین نە زاخۆ نە دهۆک نە هەولێر چۆ بکەین بۆ هیچ کەسێک. لا بەشێکی دیکەی ڕێو ڕسمەکەدا دکتۆر ڕێبوار لێپسراوی مەڵبەندی سێ بە ناوی کەسوکار و بنەماڵەی شەهیدان و یەکێتیەکانی ئەم شارە سوپاسی هاوسەرۆکی یەکێتی کرد لە دانانی بەردی بناغی ئەم خوێندنگایە و ڕایگەاند. یەکێتی نیشتیمانی کوردستان دوای کۆنگرەی نوێبوونەوە دەستپێکی کارەکانی لە خانەوادەی سەربەرزی شەهیدانەوە دەست پێ دەکات لە خزمەتکردنیان بە تایبەتی لە هێزی بیر و بازوو لە پێگەیاندنی مناڵەکانی شەهیدەکان. ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەکردنەوەی خوێندنگایەکی پەروەردەکردن و فێرکردن دەست بەکارەکانی دەکات. دروستکردنی خوێندنگایەکی ئاوا لە گەڕەکی شەهیدان گرنگیدانە بە ڕۆڵەی شەهیدەکانمان و بە هەدەر نەدانی خوێنی ئەوان، چونکە ئەوان توانیان ئەمڕۆ بۆ ئێمە دروست بکەن و ئێوەی سەرکردە و ئێمەی مامۆستایان و هەموو چین و توێژەکانیش لەسەرمان پێویستە کە دوا ڕۆژێکی گەشت و ڕووناک بۆنەوەی شەهیدەکانمان ڕۆشن بکەین. خۆشەویستان، دانانی بەردی بناغەی خوێندنگایەکی ئاوا هاوچەرخ مۆدێرن لە گەڕەکی شەهیدان نیشانەی ئەوەیە کە هێشتا پێگە و بەهای شەهیدەکانمان لە دڵی سەرکردە خەمخۆرەکان یەکێتی نیشانەی ئەوەن کە هێشتا شەهیدەکانمان زیندوون.
کە سوکار و نەوەی شەیدان بەدانانی بەردی بناغی ئەم خوێندنگایە دڵخۆش بوون و لە وتاری نوێنەری کە سوکاری شەیدانیشدا وێڕای سپاسگوزاری ئاوکات داویان کرد کە کێشە و خزمەت گوزاریەکانی ئەم گەڕەکە چارەسەر بکەن چونکە هەمووان ڕۆڵە و کە سوکاری شەیدانی یەکێتین و لەگەڵشیدا سوپاسی هاوسەرۆکی یەکێتیان کرد کە بەخەمەوە بەردی بناغی ئەم خوێندنگایەدانا. هەریاد کەریم، گەلی کوردستان، هەولێر.